جیاناشم بۆ جاری سێم گۆڵی خۆی کرد هاترێکی تۆمار کرد دوای 2 ساڵ خۆشەویستی بە شازادەی خەونەکانی گەیشت هاوسەرەکەی چکارەیە تەمەنی چەندە و خەڵکی کوێیە چۆن یەکیان ناسی زاوە 1 کیلۆ زێڕی بۆ کڕیوە لە هەنگی مارە بڕینەکە چەند دەفتەر دۆلاری سەرف کردووە زاوە زێڕینا جاناشم بۆچی هاوڕێ و هونەرمەند و پێشکەشکارەکانی داوات نەکردبوو وە لەناو ئاهەنگەکە چی ڕوویدا تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا سڵاو لە کلیل میداوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بینەتەوەرەوە سابسکرایبی کەناڵەکەمان بکەوزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینێ وەستام شاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری نوێترین هەواڵ و کار و چالاکی ڕۆژانەمە بی وارەوە دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندی ڕاستەوخۆمان پێوە بکەی و ئێمە وەڵامتان دەدەینەوە جیاناشم لە سەرەتای دەرکەوتنی سۆشال میدیا ئەو خاتونەش بەدیار کرد لە سەرەتاوە قسە و قسەلۆک و هاتوچون و شوکردنەکانی جیاناشم باز دەکرێتن بۆ جیاناشم ئەو خاتونەیە لە سەرەتادا هەموو خەڵک وایان زانی مۆدێلە بەڵام لە کۆتاییدا وتی من مۆدێل نیمە بە هیچ شێوازێک من میکاپ ئارتیستە جیاناشم لە خانەقین لەدایک بووە و تەمەنی ئێستا 33 ساڵە ئەو خاتونە هەر لە تەمەنی منداڵیەوە ڕوو دەکاتە وڵاتی ئێران چەند ساڵێک لە وڵاتە دەژیتن و دوایە دەگەڕێنەوە عێراق و لە بەغدانیشتە جێ دەبن و گەشتەکانی ژیان هاشم و وەشوکردنەکانی باز دەکەین ئێستا دانە بەدانە جیاناشم لە تەمەنی 15 بۆ 16 ساڵی پرۆسەی هاوسەرگیری ئەنجامدا وەروەها لەو کاتە دووگیان دەبێ بە کچێک و منداڵێکیشی دەبێتن بەڵام زۆر ناخایەنێتن لەگەڵ هاوسەرەکەی جیا دەبێتەوە بە هۆکاری ئەوەی تەمەنی بچووکە و لە یەکتری تێناگەن و کێشیان لە نێواندا هەیە و بۆ ماوەیەک گیان هاشم دوای ئەوە دەردەکەوێتن لە ناو سۆشیال میدیا دوای ئەوەی بەناوبانگبوونی لە سۆشیال میدیا گیان هاشم دواتر شوێکی تر دەکا بە کوڕێکی بەڕێگەز عەرەب ناوی سیراجە چۆن لەگەڵ ئەو کوڕێ جیا بووە جیاناشم لە سەرەتادا وێنەوە ڤیدیۆی خۆشەویستێکتریان بڵاو دەکردەوە بۆ خەڵک بەڵام لە دواتر زۆری نەخایەن جیاناشم پارچە ڤیدیۆیەکی بڵاو کردبوو کە لەو ڤیدیۆیەدا ڕوخساری شێواندرا بوو وەروەها چەند پەڵە برین بە ڕوخساریەوە دیار بوو و باسی کرد هیچ شتێکی نەشاردەوە باسی هەموو شتێکی کرد وتی ئەو کوڕەیە کە بە ناوی سیراج هاوسەرگیریم لەگەر کرد من نەمدەزانی کەو کەسەیە بۆ پارە و بۆ ناوبانک هاوسەرگیری لەگەڵ من کردووە وەروەها هەموو شتێک بەباشی نەدەڕۆیشت وە سیراج چەندین جار هەوڵی داوە لێم بدات و هەروەها لێشی دام و لەبەر ئەوەی کە ئەو کوڕەیە منی مارە کردبوو بێزگە لە من خۆشەویستێکی تری هەبوو ئەویش بە ناوی شەیما قاسم کە ویژێکێک بوو لە شاجوانەکانی کوردستان و ئەو کوڕەیە گەیشت بۆ ئەو ڕادەیەی کە من لە ئۆتۆمبیل بێنێتە خوارەوە لەسەر شەقام لێم بداتن و ڤیدیۆی من بگرێتن و بۆ ئەو کچێ بنێرێ کە من چیم لە هاوسەرەکەم کردووە بەڵام من قوبولی ئەو شتێم نەکردو بۆ هۆکاری دەمەقاڵێمان و وەویش لە منیدا و منیش بێدەنگدانە نیشتم و شکایەتم لەو کوڕە کردو ئەو کوڕێم دەستگیر کردووە لی جیا بوومەوە وە جیاناشم دوای ئەوەی کە لەگەڵ سیراج جودا بووە چەند ساڵێک دەبێت نزیکەی 4-5 ساڵ زۆر بە بێدەنجی ئیشەکانی خۆی لە سۆشیال میدیا دەکاتن و هیچ کیشەیەکی لەگەڵ هیچ کەسێک نییە و دەنگۆی بڵاوبوونەوەی زۆر جا بڵاو دەبەوە کە گوایە گیان هاشم لەگەڵ چەند کەسایەتێک خۆشەویستی هەیە و هاوسەرگیری کردەوە بەڵام ئەوانە هەموو ناڕاست دەرچۆن بەڵام لە ساڵی 2021 مانجی 5 وێنەی دەستی خۆی و ئەو پیاوێکی ئێستا هاوسەرگیری لەگەڵ کردووە بڵاوی کردەوە وەروەها لە نوێترین هەواڵی بە ئێمەش گەیشتبێ نزیکەی 2 ساڵە لەگەڵ محەممەد کۆرنەر خۆشەویست بوونە و لە کۆتاییدا هاوسەرگیریان لەگەڵ یەکتری کرد محەممەد کۆرنەر ئەو گەنجەیە خەڵکی عێراق و خەڵکی شاری کەرکووکە باسڵ تورگمانە وەروەها ئەو گەنجەیە لە وڵاتی ئیستانبول خاوەن چەندین شەریکە و کۆمپانیایە وەروەها ئەو گەنجەیە لە ئێستادا
خەریکی دیزاینکردنی جلوبەرگ و چەندین شتی ترە و چەندین کۆمپانیای هەیە. جان هاشم و ئەو گەنجەیە چۆن یەکیان ناسی. جان هاشم بەڕێکۆ دەڕواتە ئیستانبوڵ و ڕێکلام بۆ بڕاندەکەی محەممەد دەکاتن و لەوێندەر زیاتر ئاشنا یەکتر دەبن و پەیوەندی خۆشەویستی و سۆزداریەکەیان دەست پێ دەکاتن. محەممەد کۆرنار لە ئێستادا تەمەنی نزیکەی 40 ساڵ دەبێتن و گەنجێکە بۆ جیان هاشم شازادەی خەونەکانیتی و لەگەڵ یەکتری زۆر دڵخۆشن. وەروەها لەو شەو ئاهەنگەی کە بینیمان لە ڕێکۆتی دوو کە پارەیەکی زۆر باشیان لە ئاهەنگی مارە بڕینەکەیان سەرف کردووە و نزیکەی $5,000 دەخەمڵێندرێ. وەروەها ئەو زێڕەی کە لە بەرجیهان هاشمدایە دەڵێن نزیکەی 1 کیلۆ دەبێتن و وەروەها ئەو جلوبەرگانەی جان هاشم لەبەری کردو وەروە ئەوانش نرخیان زۆر گرانە و جان هاشم لە کۆتاییدا هاوسەرگیری کرد و خەڵکێکی زۆر کۆمنتی جیاوازیان نووسیوە گوتیانە ئەمە هاوسەرگیری مەسلحەتە و زۆر ناخەیانێتن و لەگەڵ یەکتری جیا دەبنەوە و زۆر کەسی تریش دەڵێن ئەوانە لەگەڵ یەکتری دەگونجێن وا دیارە لە ئێستاوە زۆر دڵیان خۆشە و لەگەڵ یەکتری دەگونجێن و تاوکەری یەکتری دەیان بینن و ئێمەش وەکو ستافی کلیل میدیا پیرۆزبایی لە قات و جیهان دەکەین. ئیشەڵڵا کۆتا زەواجیتی و لەگەڵ ئەو زەواجە زۆر دڵخۆش دەبیتن و تەمەنی هاوسەرگیریەکەیان 1000 ساڵ زیاتر دەبێتە. وەروەها ئەوەش بۆ جێگای پرسیار جان هاشم لەگەڵ چەندین کەسایەتی بەناوبانجی کوردستان هاوڕێتی زۆر پتەویان لە نێواندا هەبوو بەڵام هیچ کەسێک ئەو کەسایەتیانەی لەناو ئاهەنگەکەی جان هاشم نەبینی بۆیە بۆ جێگای قسە و مقۆمقۆی خەڵک کەوان چەند هاوڕێی نێزیک بوون بەڵام لە لایەکی تریشەوە زۆربەی خەڵک دەڵێن ئەمە تەنها بۆ لایک و ڤیو ئەو کەسایەتی بەناوبانگانەی نۆ سۆشیال میدیا دەبنە هاوڕێی یەکتری بۆ ئەوەی فانەکانی وی بستنە لای ئەو هی ئەوانیش بێنە لای ئەوان تەنها ئیشەکان مەسلحەتە نەوەک هیچ هاوڕەتێک لە ناوبەینیاندانەیە لە زۆر بیان. وەروەها باز لەوەش دەکەن ئەو کەسایەتی بەناوبانگانەی لەگەڵ جیان هاشم هەڵدەستان و دادەنیشتن هەموو دایانوت تۆ خوشکمانی واویش بەوانی دەوت تۆ برامانی بەڵام لە ئاهەنگەکەی جیان هاشم نەمابینی کە ڕۆژێکی تایبەتە پێویستە کەسە نزیکەکان بانگ بکرێن. ئایا تۆ چیت هەیە بۆ ئەو بابەتە بۆمان لە کۆمنت بنووسە. زۆر سپاس بۆ سەیرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لە سەد کەسایەتێکی تری بەناوبانجی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە. وەروەها لایک و کۆمنت و شێرت بینەتەوە سەبسکرایبی کەناڵەکەمان کۆزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی. وەروە سناپشاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئاگاداری نوێترین هەواڵ و کار و چالاکی ڕۆژانەمە بوو و بۆ پەیوەندیکردنیش ڕاست و خۆ وڵامتان دەدەینەوە لە ڕێگای سناپشاتەکەمان. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.